بەڕێزان بەردەوامین ئەو چەند خولەکی کە مەومانە گفتوگۆکەین لەسەر ویستی پاوەندخوازی ویستی فراوانبوونی دەوڵەتی ئیسرائیل بۆ فراوانبوونی سنوورەکەی لە سەرەتای دروستبوونی ئەم دەوڵەتەوە. دوێنێ نەتەنیاهۆ سەردانی سنوورەکانی ئیسرائیلی کرد و فەرمانی بەهێزەکانی کرد کە 14 کیلۆمەتر بستە نێو خاکی سووریاوە دوو شارۆچکە دەست بەسەر دابگرن. ئێمە لە ڕێککەوتنێکی زۆر پێشتردا لەسەر ئەمە ڕێککەوتین ڕێککەوتنەکە هەڵدەوەشێنین و پابندی نابین ئەم 14 کیلۆمەتری تر خاکی ئیسرائیلە چونکە مەترسی لەسەر خاکەکەمانەیە بۆیە ئەم 14 کیلۆمەترە گرنگە ناوچەیەکی بەرزە دەخێنە سەر خاکەکەمان. لە ڕوانگەی ئەم هەواڵەوە گفتوگۆکەین لەسەر ئەم ویستە لە لای دەوڵەتی ئیسرائیل بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاو عوسمان سێقادر بەڕێزیان نووسەر و وەرگەر مامۆستا سڵاو لێبێ بەخێراتی. زۆر سوپاستانەکەم و سوپاسەکەم کام دەرفەتە هێتان گونجان لەم کاتەدا کە و توێژێک لەسەر بابەتە زیندووە بکەین بۆ هیوایەشی بتوانین خەڵکانی ئێمە خەڵکانی دەسەڵاتداری هەرێمی کوردستان سوود لەمە ببینن لەم دەرفەتە. سپاس دەکەم سواز بەمەدەمون پیرۆزبای کتێبەکەش لەکەین دەوڵەتی ئیسرائیل چۆن بنیادنرا ئەمە تازەترین کتێبی مامۆستا شاهۆیە کتێبێکی گرنگە بێگومان ئێستا ئیسرائیلی تر لەوە دەرچووە دەوڵەتێک بێ دەوڵەتێکی بچووک بە جوگرافیا ئێستا ئەو ئیسرائیل لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەڕێژێتەوە. مامۆستا شاوە کە ئەم کتێبەت نووسیەنی چاستێکی لا دروست بوو بە تایبەت لای سەرکردەکانی ئیسرائیل لە مێژوودا هەستی ئەوەی کە دەوڵەتەکەیان بەهێز بێ تۆکمە بێ بگات بە ئەمڕۆ ئەم دەوڵەتە بۆ ئەوەندە بەهێزە. هەڵبەتە کاتێک کە من لە ماوەی 5 ساڵە خەریکی لێکۆڵینەوە بە دوواداچوون بوو بۆم بابەتی کەم ڕۆبۆتە ئەو کتێبە زیاد لە سەدان سەرچاوم خوێنێتەوە بە زمانی عەرەبی ئینگلیزی ئەوشی کە بە کوردی دەست بکەوتەوە کەم بووە. دەبینین ئەوان بەڕاستی چۆنەڵێ لە کوردی خۆمانناڵێ هەوڵێکی فەرهادانە یا هەوڵێکی دەروێشانە لەم لە سەدەی حەڤە و سەدەی هەژدەوە دواتریش ئەمانە هەوڵیان داوە کە چۆن دەوڵەتێک دروستکەن و بە هەمووشیان وە بە تایبەتی خەڵکانی ڕۆشنبیریان چەندین کتێب هەیە مەسەلەن ئێمە زۆربەی خەڵک کتێبی دەوڵەت یەهودی نووس خوێنەوەتەوە هی هرتزل بەڵام پێش ئەو بە سەدان ساڵ کتێب هەیە هەر کتێبی شێ هەر بە ناوی دەوڵەتی یەهودیەوە هی موشی کە لە 1960 نووسیوێتی ڕۆشنبیرەکانیان بیریان لەوە کردوێتەوە و کاریان کردووە و ئەوەی کە توانیوانە لە ئاستی ڕۆشنبیری و ڕۆژنامەگەریە کاریان لەسەرەوە کردووە. دەوڵەمەندەکانیان بازرگانەکانیان سەرمایەداریان بە هەمان شێوە هاوتەریبی ڕۆشنبیرەکانیان لە کای خۆیانە کاریان بۆ پشگیری ڕۆشنبیرەکانیان کردووە بۆی کە چۆن بتوانن ئەمان دامیان بکەن و خەڵکی تریش بە هەمان شێوە یعنی دەبینی کەسایەتی ئاینەکانیان کە حاخامەکان بووە ئەمان ڕۆڵیان هەبووە بەوەی کە لەسەر بنەمایەکی تۆکمەی ئاینی خۆیان خەڵکی هەن بدەن بۆ گەڕانەوە بۆ دروستبوونی دەوڵەتێک. دەبینین نووسەرەکانیان دەڵێت ئێمە گەلێک هەیە بێ نیشتیمانە نیشتیمانێکیش هەیە بێگەلە ئەو نیشتیمانە هی ئێمەیەکەوە بەستیان فەڵەستینە جگەلۆ لە لایەنی ئاینیۆ نایان بردو بە خاکی پیرۆز و گەڕانەوە بۆ خاکی پیرۆز ینی بەڕاستی ئەو جوهدەی کە ئەوان کردویانە دەمەی لێ چاوەڕێ دەکرێت لەمە و زیاتریش بەوەی کە وڵاتێکی بەهێزیان هەبێ و بتوانن گۆڕانکاری بکەن و بتوانن کۆنتترۆڵی کۆمەڵێک جومگەی تریش بکەن. دەبینین لە سەردەمی دەوڵەتی عوسمانیەوەمان هەوڵەکەیان دەرکەوتۆ بۆی کە بە ئاشکرا بگەڕێنەوە خاکی فەڵەستین وەرگرن و دەبینین لە کای ڕاگەاندنا کاریان بۆ کرد مەسەلەن دەبینین لە ساڵی 1930 لەسەر ئاستی جیهان ئەگەر 204 کەناڵی ڕاگەاندنی جیهانی هەبوو بێ 50یان کاری بۆ ئەم بەبەستە کردووە کە بۆ دروستبوونی جوڵانەوەی بزوتنەوەی زایێنی بووە بۆ بگەڕانەوە دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلی بووە. ئەمە بۆ خۆی ئەم پێگەیە دەبینی ئەم هەستکردنە بە بەرپرسیارەتی بەرامبەر بە نیشتیمانی خۆیان بەرامبەر بە گەلی خۆیان دەبینی زۆر تۆکمە بووە و زۆر جوان ئیشەکانیان کردووە و بە بەرنامە بوون. دەبینی کە لە ساڵی 1990 کە کۆنگرەی یەکەمی بازل لەبەست تەوان 11 کۆنگرە لە بازلا گیراوە لە یەکەمەوە هەتاکو 22مین کۆنگرەی لە 23 کۆنگرا لە ناو تەلەبی بەگیرێ ینی لە 22 دەوڵەتیان دروست کردووە لە ماوەی 51 ساڵی ئەو کۆنگرانە کە کراوە بە هەر کۆنگرەی بە پرۆگرا و بە ئەنجدەی دیاریکرا و کاریان بۆ کردو و نەتیجەی هەبووە. لەوێەوە کە دەبینی دەمانە خەڵکانێکن زۆر بە
زۆر بە خۆشەویستی بۆ خاک و بۆ وڵاتەکەی خۆیان کاریان کردووە گویان نەداوەتە بەرژەوەندی خۆیان هەموو تاکێکی ئەوان مەسەلەن دەبینین خەڵکی زانایان هەبووە هەموو بەشدار بوون لەوە مەسەلەن لەو زانە ناوبانگەکانیان هەموو بەشدار بوون لەوەی کە هاوکاری کەسە سیاسیەکانیان بوون مەسەلەن ڕۆڵەکانیان دابش کردووە هێرتزل لەسەر مەسایلی دیبلۆماسی ئیشی کردووە لە پەیوەندیەوە لەگەڵ قەیسەری رووسیا لەگەڵ خەلیفی سوڵتان عەبدولحەمیدی بمانە لەگەڵ کەسایەتەکانی ناو ئەڵمانیا ناو فەڕەنسا لەگەڵ مەلیکەی بەریتانیا لەگەڵ ئەمانات ئەوە ئیشی ئەو بووە لەگەڵ ئەمریکا دەبینی حایم وایزمان لەگەڵ سەرمایهدارەکانی جیهانا کاری کردووە سندوقی نێودەوڵەتی جوان دروست کردووە یا سندوقی نەتەوەی جوان پێشتر دروست کردووە ئەمانە پێک ڕاپێکەوە تەونێکیان تەهین کردووە چنیوە تەنانەت کەڵکی زۆریان لە توانە و عیلاقات و ناوبانگی ئەنیشتین وەرگرتووە بەشێک لە زانەکانی تریشیان هەروەکو لە سەرەتای دروستبوونی دەوڵەتەکەیانە داوای لێکەن پێ بە سەرۆکی دەوڵەتەکەیان دەڵێ خەڵکی ترتان هەیە من بۆ بواری خۆم بەڵام خەڵکی تر هەیە ببێ بە باڵێن حکومڕانی بک و مەجای دەوڵەتداری بەڵ هێشێک لەوە بنگۆرنە کە لە ساڵی 1940 کە بێتە یەکەمین سەرۆکوەزیران و یەکەمین و وەزیریش دەبێت ئەو خۆ ئەداوات بنگۆڕن دەچێت داوا لەوەکە لە نشاچێت بۆ ئەمریکا بۆ لای پێشەوە بە ساڵێک پێشەوە ئێمە نزیشین لەوەی تر دەوڵەتەکەمان ڕاگەێنین دروستیکەین بزانین پیاوەکانمان ئامادەیە بۆ ئەم ئەرکە هاتوون داوا لە تۆگە تۆ ناوبانگێکی دەوڵەتیت هەیەوە بکەڵێ نا من بە خزمەتیەوە زانستەی کە کردمە بۆ دەبینین ئەو بە چی کردوێتی لە ساڵی 1970 زانکۆیەکی دروست کردووە لەوێزانی ینی ئەو بەشدار بووە لە ساڵی 1970 زانکۆیەکیان کردوێتەوە لە فەڵەستین ئەو بۆ شێوازە بەژوە پشگیریشی کرد مەسەلەن لە داهێنانەکانە یەکێک لەوانە زانست زانایەکیانەکە هینی دۆزیێتەوە چارەسەری نەخۆشی سیل کە ڕێکەوێ لەگەڵ پەیمانگای ئەوانە پاستۆرە ئەوانەڵێن لە سا بیستی خێرەکەی تەدەینە لە داهاتی فرۆشتنی ئەو دەرمانە ئەو لەنا لە سا 54 مێ لە نەمە تۆ ئینسانیت خزمەتی بەش ئینسانیت ناکەی خزمەتی خۆتەکە لە نامن بۆ خۆمم نییە ئەو بەو پارەیە بوون بۆ ئێوە چکە ئێوەی فەڕەنسی چی بۆ ئێمە جوولەکەکەن چی بۆ ئێمە ئەکەن یارمەتیتان چێت تا من لێتان ئەو داشکانتان بۆ بکەم داواکە لە سا 54 داهاتی ئەو تا ئەو دەرمانە هەتا ئیستشی پێوێ لەگەڵ ماحەدی پاستۆرەکە کراوە بۆ سندوقی نەتەوەی جوو بووە یعنی ئەوان بە هەمویان بەشدار بوون بە سیاسی و بە ڕۆژنامەنووس و بە نووسەر و بە کاسب لە مەجای هۆشیاریشا با بڵێن بۆنە گۆڵدەمایر لە بیرۆرەکانی دەگەڕێتەوە دەڵێ بەنێو چەند گەڕک و بازارێک داڕۆشتم دەڵێ هەر ئەوەی کە من بینیم 112 کتێبخانە ژمار 112 کتێبخانە تەنها لە چەند لە سەجادەیەک بەڵێ لەسەر شەقامێکی گشتی دەڵێ 112 کتێبخانە ژمار ئەمە ینی ئاستیە و هۆشیاری ئەوان کە خۆیان پێگەیاندووە مەوەسەشەوە کە کتێبەکەت نووسی هەندێک جار بەراورد ناکرد بە میلەتی کوردێمەش میلەتێکی لە ڕووی ژمارەوە زۆر خاکمان ئێمە خاکەکەمان داگیر کراوە بەڵام دەوڵەتمان نییە بڵێ خۆی یەکێک لەوانە من بۆ ئەوە بووە ئەبین مەسەلەن بەراوردیشم کردووە بەراوردی کوردیشم کردووە عەرەبی فەڵەستینیش لەو سەردەما و بارودۆخی عەرەبی فەڵەستینی چۆن بووە و چۆن خێڵگەری کاریگەری هەبووە لە شکستیان و چۆن نەخوێنەواری و نەزانیت کاریگەری هەبووە لە سەریان و چۆن ئەندێک کێشیان دروست کردووە بۆ خۆیان و بۆ وڵاتانی تری عەرەبی کەش ئەمە مەسەڵەن هەندێکیان ئەوان بە قدوی خۆیان زانیوە بەوەی کە بەس لێچێک لەوانە مەلیک فەیسەڵی عێراق بۆوان پەنایان بۆ بردووە بەڵام مەلیک فەیسەڵ دوو جار خۆی لەگەڵ وایزمانە دانیشتنی کردو ڕێکەوتنی هەبووە ینی ئەمانە ئاماژەم هەر بەوە کردووە ینی کە بارودۆخێکی گشتی لەسەر ئەو دەوڵەتی ئیسرائیل لە چۆن دروست بوو هاتوون لە ڕایە لەوە هێناوە من لە گەڕێکی جوولەکانی سلێمانیەوە هێناومە هەتا کۆی کە چۆتە دەوڵەتەکە بووە ئێمە چیمان نەکردووە کە ئەوان کردویانە ئێمە زۆر شتمان نەکردووە چیمان کردووە ئێمە زۆر شتمانە یەکێک لەوانە پەروەردەی تاکە پرۆسەی پەروەردە و خوێندنی ئێمە بەو شێوەیە نەبووە کە بۆ سەر پرۆسەی سیاسی ئێمە بۆ ئازادی و سربەخۆیی نەبووە ینی داوەڕەواکانی کە کاریان لەسەر کرد بێ و ئیشیان لەسەر کرد بێ و کاتێکیان دانابێ پاش 50 ساڵی تر لە خەبات یا 20 ساڵی کە لە خەباتی ئێمە ئەمە دەستکەوتمانە بێ ئێمە ئەو ڕوئیان نەبووە ئێمە زۆر ئەوانەی کە مەسەرەن ئێمە لەسەر ئاستی اقتصاد و ئابوووریەوە ئەو اقتصاد و ئابوووریە بۆم وڵاتەنەوە تۆ سەباسیۆت کرد بنگۆڕن کرد لە چلۆشتاوێ بە ڕێز وزەرا 263 میلیۆن دلار دەوڵەمەنەکان دەیدەنێ بۆی وڵاتەکەی پێک بێنێ تۆ یعنی کۆمەڵێک شت هەیە کەی بینی ئەوان ئەو ئیشانەی ئەوان کردوانە ئێمە نایمە بەداخەوە ئەوان
مەسەلەن ئەو کۆمەڵگە نیشتە جێبوونانەی کە دروستیان کردووە سیستەمێکی زۆر ئیشتراکی بردوونی بەڕێوە یعنی هەموو ئەو داهاتەی هیان بۆ یەک گیرفان بۆ هەمویان بووە لەسەر ئاستی خێزانەکان بەشیان کردووە ئامێرێکی بڵێ بۆ نمونەگەر جووتیاریان کرد بێت تراکتۆرێک کە بەکاریان هێناوی هەمویان بوو یەک خاوەندارەتی بۆ کەسە نەگەڕاوەتەوە بۆ باقی جوولەکە گەڕاتەوە بەش کراوە بەسەر خێزانەکانە یعنی ئەو ئیشە جوانە نێ من بۆیم دەوە کتێبم نووسێ هیوادارمە بتوانین سوودی لێ ببینین لەو پرۆسەی ئەوان چۆن کردویانە وەت بەراورد بەوە ئێمەش هەر لە هەمان کاتە پرۆسەی هۆڵۆکۆستەوان و فکری نازی چۆن دژی جوو بووە ئاماژە پێ کردووە بە دەبینین بەداخەوە هەمان فکرە علی حەسەن مەجی ئیشی لەسەر کردووە ئەوڵێ لە ناوبردننی کۆمەڵگەی جو کۆتا چارەسەری جوو نازەکان وایان ناوە علی حەسەن مەجیش ناوێنا لە کۆتا چارەسەری کورد پرۆسەیان فالەکە هەبینی هەمان شتە کۆکردنەوەی خەڵکە لە ئۆردوگا ناوچەیەک بەجێ ئەڵێ ناوچەیەک دیارەیەکە قاتوقڕ خەڵکی تایباداکە هەنی ئێمە دەبینین ئێوە ئەنفالمان هەیە بەرامبەر هۆڵۆکۆست هیچی کەمتر نییە ئەوان لە ئەنجامی هۆڵۆکۆست یەکێلەوەی بنگۆڕن کە ئەو شەوەی کاتر دو ساتێ بێ لە بڕیارە دێن دەوڵەت دروستەکەن ئەبزانین پیاوەکانمان ئامادەن 16 کەسی لەگەڵا بە لە ئەنجومەنی نیشتیمانی جوو قسە لەسەرەوە کاکەم دەوڵەتە دروست دەکەن خۆی داڕشتنی ساکە خۆی ئەینووسێ چکە بنگۆڕن پیاکی زۆر ڕۆشنبیر بووە کە ئەینووسێ دەیداتە ئەو چوار کەسی لەگەڵا بێ یاساناسن سیانیان یەکێکیان ڕخنەی لێگرێڵێ تۆ سنووری دەوڵەتەکە دیاری نەکردووە دەوڵەتەکەت ئایا عیلمانیە یا دینیە دیاری نەکردووە ئەڵێ نەچینە توێژی دەوڵەتەکە عیلمانیە یا دینی ئێمە دەوڵەتەکەمانەوێ ئەو هەڵگرن بۆ دوای خەڵک ئازاد دەچیەکە یعنی ڕێگە دەبینی هەڵە سنوورەکە دیاری ناکەن ئەم دەوڵەتەی ئێمە با کێشەمان بۆ دروست دەبێت ینی ئەمانە زۆر شت هەیە زۆر شتی جوانە بەڵام ئێمە مەسەلەن ئەوان هاتوون وەکوتم لە جوولەکانی سلێمانی و لە هەولێر و لە کوردستانی ئێمە هەمووی و لە دنیای ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواشەوە جۆکانیان کۆ کردەوە بۆ چونەتەوە دەوڵەتە ئێمەی کوردستان لە کوردستانە کە بەشبوون سنووری یەکوین ئێمە پەیوەندیمان هەیە ئەوان ئەو پەیوەندیشیان نەبووە لە 50 نزیکەی 6,000 جوولەکە لە بەر لە بەڵێن سەرژمێرەکانی لە 20ەکانەوە کە چەند سەرژمێریە کراوە لە 27 و لە 38 و ئاماژە بەوە کە نزیکەی 6,000 جوولەکە بۆ لە عێراقدا هەمووی کە دەوڵەتەکە دروستەکرێ دەچنەوە بۆ ئیسرائیل. مامۆستا سپاس دەکەم هیوادارین لە بەرنمەیەکی ترا بتوانین بەرنمەیەکی تایبەت بە وردی باز لە ناوەڕۆکی کتێبەکە بکەین خاڵ بە خاڵ گفتوگۆی بکەین پێکەوە سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوونت دەستخۆشیت لێکەین بەڕاستی مەکارێکی زۆر گرنگ و گەورەیە بۆ میلەتێکی وەکو ئێمە کە ئێمەش بێ دەوڵەتی نەتوانین کەڵک لە ئەزمموی جوولەکە وەرگین کە دەوڵەتێکی وا بەهێزیان دروست کردووە دووبارە سپاس بە خێراتی سەرچاو زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ دەرفەتە و زۆر سپاس بۆ بەڕێزت کە ئەرکت کێشا بڕۆ لەگەڵ ێ بە خێراتی بۆ هیواین بتوانین خزمەتێکمان کرد بێ بەوەی کە جوڵانەوەیەکی وا دروست بێت یان لێکدانەوەیەک بێت تێڕامانێک بێت لەسەر ئاستەوەی کە دەوڵەتداری چۆنەکرێت دووبارە سپاس مامۆستا بە خێراتی سەرچاو خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژن پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانم تا پێتانەگەینەوە کاتێک خۆش خواتان لەگەڵ